وڵای ئیشەکەمان ئێمە وەکو گروپێکی خۆبەخشانە هەستاینە بە چاندنی داروبار و هەروەها پاکوخاوێنی داروبارەکان پاک دەکەینەوە و دەیبڕینەوە شتانەیە و ئامانزمان لەو ئیشە کە دەکەین ئەمە پێویستە ژینگە بە پاکوخاوێنی ڕابگیرێت و هەروەها بەرە بە داروباری چاندنی بەردەڕژ بدرێت و هیوادانی ڕاستی ینی هەردەمەوە ناو شار و شارۆچکەکان یانی جوان دەبێگات و مەقسەد داروشتی بچێنی لە بۆ تەندروستی بەشەر مرۆڤیش باشە بەڕاستی ینی هەر ئەو دارانەیە کە لە ناوەندی دووسایدیە و پاکوخاوێنی دەکەینەوە و هەروەها دەیبڕین و بۆ ئەوی زیاتر مەقسەد کادە بداتەوە و وشک نەبێتەوە دارەکە. ئەگەڵان شخصەشی بچێک ئەو تێکە دەکەوێ ناو مۆزەی فەیسبوک و